ئامادەبوونا هونەرمەند و نویسەر و ڕەوشەنبیری ڕۆژاوا و باشووری کوردستانی ئاهەنگێک ji ئەلیە سندیکا هونەرمەندên کوردستانە سووریا لە هۆلا دێرکە حەمکۆ یا لە کامپا دۆمیز هات لێدارخستن. هەروەها دشاهیانە هونەرمەندên ڕۆژاوای کوردستانی کاری بۆ هەنێک ji ئێش و غەمگینیە دلێ خوا بچەند ستران و هەلبەستان لێدارخینن. ئێمە وەک سندیکەیە هونەرمەندên کوردستان ڕۆژئاوا بەڕاستی ئەم دەخوازن دەستگەهێکی ڕەسەن چێ بکەن بۆ هەواڵی خۆی هونەرمەند و دوێ ئاهەنگێدا مەخواست ئەم هەنەکان ڕێزگرتنێ لەوان بگرن وەکی هونەرمەند و وەکی ڕەوشەنبیر ئەو کەسێک و ڕۆڵە خواهەبوون دە ڕەوشەنبیرە کوردیدا دچاندا کوردیدا و دە هونەرە کوردیدا بەڕاستی نامەیەک پێشکەشی گەلێ خواکردن و گەلێ جیهانێ کردن و کورد خودی کولتور و خودی دیرۆکن و خودی دیرۆکێکە ڕەوشەنبیری درێژن. دشاهیە سندیکا هونەرمەندên ڕۆژاوای کوردستانی هەنێک هونەرمەندên مەزن و ناودار هاتن خەلاتکردن گۆگەلک ئێش و ئازار لەسەر دەستی ڕێجیما بەعەز دیتبوون لەسەر ستران و هەلبەستن وای نەتەوی. هەروەها بەشدارانژی کێفخۆشیە خۆ ئانینە لەسەر زمان جوێ شاهیانی و هێویکردن گۆ هونەرا کوردی وەکو تەوایە هونەرا جیهانی بکەوێ هەستێکی پڕ بلندە. پراستی کێفخۆش بووم کو سندیکایەک ناوێ سندیکا هونەرمەندێت ڕۆژئاوا هەیە دیتنامەژی وەکو باشووری کوردستانی وەکو ڕێبەریە گشتە ڕەوشەنبیری هونەری گرنگیەکە تایبەت هەیە چونکە خۆیایە لە هەر چار پارچە کوردستانê zimanê Kurdî keltûrê Kurdî herdem yê hatiye paşexistin û rêk bêne hatiye dan serrayê wê zengîniya xwecihî ku têda hey. Lewra evrokê jî pisaya xwîna şehîdê Kurdistanê li her çar parça evroke nîmçe azadiyek ya peyda dibîtin li başûrê Kurdistanê ya peyda bû Rojava jî peyda dibîtin. هونەرمەند هەست و ڕامانên gelê xwe ne گۆکاری bûn birêka stranê êş û azarê gelê xwe wek hêzin bo tevaya cîhanê nemaze ev qewdanên got bi ser gelên Kurd ve dihatin ji aliyê qedeqekirina stran û zimanên Kurdî ji aliyê hikûmetên dadîger ve. Ji Kampa Domîz, Cemîl Osê, Ark.